إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، رسول الله صلى الله عليه وسلم لفرمايشتك كأبو هريرة لبيغمر أيجريته وإمام مسلم لجمارة 233 بوماني تخريج أكا أفرمي بينش فرزي نوجكان، يعني نوجي بياني بو نوجي نمرو، نوجي نمرو بو نوجي عصر، نوجي عصر بو نوجي مغرب، نوجي مغرب بو نوجي عشاء، هروها جمعة بو جمعة، هروها رمضان بو رمضان. همو أمانة پیغمبر فرمي صلى الله عليه وسلم أمانة هموي مكفرات ما بينهن إذا اجتنب الكبائر. أمانة هموي أبيت مايي ليبردن إخوائي لنيوانيانا، يعني نيوش بو نيوش، جمعة بو جمعة، ورمضان بو رمضان، أجر جناحي كبائر لبيني أنا نكي، أجر جناحي كبائر لنيواني أنا نكي. رمضان تايبة خوشة يسكانم ليبردنكي رمضان أتوانم بليم لها موي زياترة مگر حج، چونك پیغمبر فرمي صلى الله عليه وسلم أفرمي هر كسي فمن حج فلم يرفث ولم يفسق رجع كيوم ولدته أمه. هر كسي حجي كريكو بيك بكا، حجي مبرور بكا، أجر لن يوانيانا جناح نكا تاوان نكا جناحي دمي يا جناحي كرداري، وك أوايا كأو رجل دايك أبي هيج جناحي كناميني. لدواء والرمضان خوشة يسكانم، رمضان چن مغفرتي تيايا لأحاديث صحيحة هاتوا ك پیغمبر فرمي صلى الله عليه وسلم من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هر کسی رجوع رمضان سی روجك بريكو بيكي بگري و قرتنكي دو شرطي بودانا وبيغمر فرمي صلى الله عليه وسلم إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. يعني خواهي قوري لها مو قناحا كاني بيشوي خوش به. هروها بيغمر فرمي صلى الله عليه وسلم من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هر كسي تراويح رمضان بجواني بكا، شونيوجي رمضان بجواني بكا، بهمان شيوا دو شرطي بوداناوا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. خوالا قناحا كاني بيشوي خوش به. هروها بيغمر فرمي صلى الله عليه وسلم من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. شوي قدر اگر ببێ بە نصیبت بتوانی تایە هەڵسی سوپاسگوزاری خوا بکەی، عیبادەت و پەرستشی خوای پەروەردگار بە جوانی ئەنجام بدەی، ئەبێتە مایەی بەڵام بە مەد و مەرجەکە ئیمانن واحتیسابن، ئەبێتە مایەی غفر له ما تقدم من ذنبه. خۆشەویستەکانم، ئایا ئێمە هەست بەمە ئەکەین کە غفران چەند گەورەیە، لێبوردەی خوای گەورە چەند گەورەیە؟ ئەگەر ئینسان خوالی خوش ببێ چەند گەورەیە. ئەگەر هەست بەوە بکەین خۆشەویستەکانم ژیانمان ئەگۆڕێ بەڕاستی. لەوانە ئەبین کە زۆر داوای لێبوردن لە خوای پەروەردگار ئەکەین. ئەوە تا پێغەمبەرەکەمان صلى الله عليه وسلم لە حەدیثی صحیح هاتووە لە بوخاری مسلیمیشە ئەفەرمێ
والله إني لأستغفر في اليوم 100 مرة. يعني في غمر صلى الله عليه وسلم صد جار أستغفر الله ودعوائي ليبردني إلى خواهي پروردگار کرد، صد جار. لبروي في غمر صلى الله عليه وسلم أيزاني دعوائي ليبردن کردن چند گوريا، يعني ليبردني خواهي چند گوريا. إيمش أجر هست بليبرد بوبكن كليبردني خواهي مغفرتي رب العالمين چند گوريا براسي أو كردارانا لدست نادين أو هلانا كرداركان كأبن مغفرتي خواهي أبن هوي مغفرتي خواهي هلن بريزان فرصة وهلش لدستشو ناقريتوا هلش لدستشو ناقريتوا همو جارتو ناقي بالرمضان همو جارتو ناقي تمانجي رمضان وأقر قشتي تمانجي رمضان همو جار ناتواني مانجي رمضان روجو تيا بقري يان تراوي حكاني وجواني تيا أنجام بدي يان وكو ليلة القدر بقري تو لواني لهمو عمر تاخوا بوتي نكبري بو حاج اگر خواهي تعالى آساني كات جاريك ناو الدرچو يان بوت ريك وديان بارت هبو اما هموي شرط شروطي حاجة بوت آسان بو حق او هلا قتل دست ندي بآساني زور عجائب متي لخلقانيك ناو اندرچي و بارش يان هي يان باريان هي هول نادن سرفي كان بو اوي برون بو حاج زور سيرم دي رجالي من قنجم يا جاري اخوة كريمة ان شاء الله جاري كتريا صالة كتريا عجائبة كي زمانت في اداة تو صاغبي بتواني او بكي او هلاني كابن مايي ليبردني خوايي فرصتي لكن زور جار دوباره نابنوا وناتواني بيي بقي حق لدسي خوتي ندي كاتيك هاتا بيشد ولو انا مانجي رمضان اخوش بسكانم لبروا انسان ابي انساني ايماندار زور بحرصه زور بگرميه زور ب خو آماده کردنەوە بڕاتە پێشوازی مانگی ڕەمەزان بۆ ئەوەی ئەو سێ مەغفیرەتە لە دەست بێنێ و لە دەستی نەدا بۆ ئەوەی بەدەستی بێنێ و لە دەستی نەدا کەم کەسیش خۆشەویستەکانم قیمەتی ئەوازانن تەماشاکەن ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بە دوای لێبوردن ئاگەڕاون هەلی لێبوردن سەحابەیەک بە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە غەزایەک لە غەزاکانە فەرمووی ئەی پێغەمبەری خوا ڕیزەکانی ئامادە کرد بۆ جەنگ فرمي اي پیغمبري خو اگر من ئێستا بکوژرێم خوا لە گوناحەکانم خۆشە بێ پیغمبر صلى الله عليه وسلم فرمووی نعم إن قتلت في سبيل الله وأنت صابر محتسب مقبل غير مدبر فرمووی بەڵێ ئەگەر ئێستا تۆ لە پێناوی خوایە نیەتت خوا بێ لەبەر خاتری خوا بکوژرەی بە ئارامگریەوە چاوەڕوانی ئەجری خوا بکەی هیچ شتێکی ترت نەبێ پشت هەڵ نەکەی بەرەو دوژمن بچی بەڵێ كابرا زور دڵی خۆش بوو هات بڕوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بۆستە یەک تۆز بۆستە فەرمووی چی پرسیارێکت کرد وتی ئەی پێغەمبەری خوا پرسیاری ئەوەم کرد ئایا خوا لێم خۆشە بێ ئەگەر من ئەمڕۆ بکوژرێم فەرمووی بەڵێ ئەگەر تۆ ئارامگر بی لەبەر خاتری خوا بڕۆی بەرەو دوژمن بڕۆیت و پشت هەڵ نەکەی لە دوژمن بەڵام ئاگات لێ بێ ئیلا قەرزار بی ئیلا قەرز نەبێ قەرز دواتە خانایە لە یەکسەر بچتە باشتو ام جا فرمووی ام هنا يعني لم بينك ليكم جاء وتم بلي ببيع وبغيم قرز دوم جار وتم الا قرز نبي او جبريل هات خوري دابيم قرز نايا لانسان بشي تباشتو مگر او روجه خوای تعالی بو اداتو اگر او كسل لبر خاطر خوا قرزي كرد بيو لبر خاطر بجيوي جيان نيتواني بيداتو مش كجري للروج قيامتها خوای تعالی كفالتك بلام تا او روجه دعاء كوي بلام اگر قرزار نبي يكسرت يتباشتو يكسر لقل قطرة خوێنەکانی کە ئەڕژێ لە پێناوی خوا ئەچێتە باشتەوە لە زمانی پێغەمبەر موسا سەڵات و سەلامی خوای لێبێ پێغەمبەری موسا ڕۆیشتە بەرامبەری فیرعون و بربەرەکانیەکی زۆر ڕوویدا لە بینی موسا و لە بینی فیرعونە تا گەیشتە ئەوەی کە موسا معجزەکانی پیشاندا یەکێک لە معجزەکان ئەوە بوو دارەکەی فڕەدا بوو بە ئەژدیهایەکی گەورە ئەوە بوو فیرعون وتی منیش ئەتوانم ئەمە بکەم ئەمە سحرە هرچی ساحر هەیە ساحرە مهمەکانی وڵاتی هەمووی کۆ کردەوە لە ساحەیەکی گۆڕەپانێکی گەورا و خەڵکیان کۆ کردەوە و لەوێ موسا فەرمووی ئێوە فڕیدەن ئەوان ساحرەکانش هەرچی حەبل و داریان بوو فڕیان دەبوو بەبار بوو مامار لەبەر چاوی خەڵکی خوای تەعالی فەرمێ کاتێک موسا
عليه السلام دارەکەی فڕەدا بوو بە ئەژدیهایەکی گەورە هەموو دار و حەبلەکانی ئەوانی هەڵوشان چونکەینەکەی موسا ڕاستەقی نەبوو بەڵامینەکانی ئەوان درۆی نەبوو ئەم معجزە گەورەیە بینرا لە ساحەیەکی گەورەیە خەڵک بەعام خۆشەویستەکان هەتا ئەو معجزانەش ببینن واللهی زۆرینەی خەڵک هەر لەگەڵ دەسڵاتدارە هەر لەگەڵ دەسڵاتدار و مەلیک و پادشا درۆستنەکانە ئەوەش بە چاوی خۆیان ببینن باوەڕ ناکەن بەڵام ساحرەکان زانیان ئەمە ڕاستە چونکە بە چاوی خۆیان بینیان ئەمە ڕاستە ئەوان ئەیان زانی ئەمە سحر نییە بۆیە یەکسەر ئیمانیان هێنا قالوا آمنا برب هارون وموسى لو شوێنە ئیمانیان ناوەرد لەو ساحە لەو گۆڕەپانە لەبەر چاوی ئەو هەموو خەڵکە طبعا فرعون شێت بوو وتی ئیلا ئەمە موسا گەورەکەتانە بۆیە ئێوە ئاوا یەکسەر واتانەکەن ئەمە مؤامرەیە مع العلم خۆی ئەیزانی درۆیە بەس بۆ خەڵک یەکسەر باوەڕەکە کە موسا و فرعون وتی ئەمە مؤامرەیە ئەمە موسا گەورەکەتانە فێرتانی کردە هەموو خەڵک ئەیزانی ئەمە درۆیە چونکە ئەم ساحرانە گەورە ساحرەکانی فرعون چەندەها ساڵە و مناڵەکەیان لە تەمەنی موسایایە و ئەمانە مولکەکەی فرعون چەند ساڵە بەمانە ڕواتە ڕێوە موسا تازە گەڕاوەتەوە موسا چۆن ئەوانی فێری سحر کرد ئەمانە هەمووی لەو کاتە خەڵکی غەشیم دوو لە ڕووی جەنابتان بیر ناکاتەوە لەمە یا خەڵکی مەسلحەتچی بیر ناکاتەوە یەکسەر شتی سەری لە قانت ڕاستەکەمە بیا وتی ساتان کوژم دەست و قاشتان ئەبڕمەوە داتانە کوتمە قەی دار خورمایە یعنی ئەتان دەم لە خاچ گشتانە کوژم ئایا ساحرەکان لێرە پەشیمان بوونەوە چونکە لەو لەحزە ئەوان ئیمانیان بە چاوی خۆیان بینی حەقیان بە چاوی خۆیان بینی بۆیە کاتێ فرعون ئەو هەڕەشەی لێدان ئەوان وتیان چی قالوا لا ضير بڕۆ چیت لە دەستێ بیکە ئەمان کوژی ئەمان بڕی دامانە کوتی چیت لە دەست دێت بیکە ئنا إلى ربنا منقلبون ئێمە گەڕێنەوە بەلای خوای پەروەردگار ئنا نطمع أن يغفر لنا ئێمە تەماحمان هەیە خوا لێمان خۆش بێ ئەمەش فرسەتە ئەو هەموو سحرەمانە کردووە چەند ساڵە خەڵکە خەڵەتێنین چەند ساڵە قوڕەکەین بەسەر خەڵکە ئێستا حەقمان زانی ئیتر کاتی ئەوەیە کە خوا لێمان خۆش بێ إنا نطمع أن يغفر لنا ربنا خطايانا إن كنا أول المؤمنين چونکە ئێمە ئەمڕۆ یەکەم ئیماندارین لەم ساحە و لەم گۆڕەپانە ئەمەش ئەبێتە مایەوەی کە خوا لێمان خۆش بێ و مژدەی موسامان بەرکەوێ بۆیە ئیمانیان هێنا و لە فرعون نەترسان و فرعون چی لە دەستێ ئەو پەڕی ئەتکوژێ ئەو پەڕی دەست و قاچت ئەبڕێتەوە خۆ ئینسان وەکو پیاوچاکێک ئەڵێ ئەگەر سجن و مەکەی ئەمە خەلوەیە بۆ خۆم ئیتر لەگەڵ خوایە ئەدوێم دوعا ئەکەم قورئان ئەخوێنم زیکرەکەم ئەگەر نەفی مەکەی ئەمە سیاحەتە عەرزی خوا ئەبینم زیاتر دنیا ئەبینم ئەگەر ئەشم کوژی ئەمە گەورەترین ئاواتی من دێتە دی کە شەهیدیە وەگەڕێمە بۆ لای خوای پەروەردگار جەبر ڕزانم ئینسانی ئیماندار ئەبێ بە دوای هەلا بگەڕێەوە ڕەمەزانیش هەلە بەڵام دوو شەرتی هەیە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم كيفرمون من صام رمضان إيمانا واحتسابا من قام رمضان إيمانا واحتسابا من قام ليلة القدر إيمانا واحتسابا دو مرجية إيمانا واحتسابا أبيت توبا ورت وابك أم عبادة بو خواكي إيمان يتواود بخواي پروردگارت هبي وبزاني كخواي تعالى أم فرزي لسرتو داناوا وبزاني ببي حكمتني همو فرزكاني خواي تعالى والدلنيا ببي كخواي تعالى بۆ عقوبەی تۆ ئەمەی دانەناوە بەڵکو بۆ خۆشبەختی تۆ لە دنیا و قیامەتا خوای تەعالا ڕۆژووی فەرز کردووە لە دنیایە ڕۆژوو بەڕاستی یەکێکە لە زەروراتەکانی ژیان بۆ ئەوەی کەوا لاشەت ساخکە بۆ ئەوەی کەوا تربیەتت بدا تەزکیەت و پاڵفتت بکە دڵت پاک بێتەوە دڵت بگۆڕێ ئەگەر ڕۆژووی ڕاستەقی نەبێ ها خۆشەویستەکان ئاخر سلەوانەیەکێ بڵێ ئەی باشە ئەوە تا ئێمە ڕۆژوو ئەگرین قەڵەو ئەبین ڕۆژوو ئەگرین قەڵەو ئەبینەوە ڕۆژۆکەی ئەو ڕۆژە نییە کە خواگەرەکێتی ڕۆژوو بگری نابێ قەڵەو ببی ئیلا زەعیفە بی چونکە ڕۆژووی ڕاستەقینە ئاوایە ڕۆژوو ڕاستەقینە بازارەکان گران ناکەن چونکە خەڵ ناڕۆ هەڵپەی بێ بۆ بازارەکان شت بێنێ بەڵکو هەر تەبیعی ئەژێ و بەڵکو وەجبەیەکیشی کەمە بێتەوە وەجبەیە خواردنی کەمە بێتەوە ڕۆژووی ڕاستەقینە خۆشەویستەکانم دڵ پاکەکاتەوە دڵ ئەگۆڕێ ژیان تەگۆڕێ هەست بە معاناتی فەقیر و هەژارەکان ئەکەی ژیان تەگۆڕێ ئەبێ ئیمانێکی وات هەبێ وەلەو لایشەوە ئیحتیسابەن مەرجی دووەم ئەوەیە ئیحتیسابەن یعنی لەبەر خاتر خوا
وەکو کابرایە نەبی کە من پێم وتم ئەی باشە تو خوایتە ڕۆژوو لە کات گەنجێتیە ئەوە شتێک بوو وتم تۆ شایەتەوە بە ڕۆژێ خۆ تۆش بە ڕۆژووی وتی من لەبەر خاتر خەڵکەیگرم خەڵکەڵێ ڕێشی سپی بووە نییە بە ڕۆژوو من لەبەر خاتر خەڵکەیگرم تۆ لەوانە نەبی لەبەر خاتر خەڵک ڕۆژوو بگری تۆ لەبەر خاتری خوای پەروەردگار ڕۆژوو بگری ئەمما دووبوونەت با بەزایە نەچێ هیچ مەبەستێکی ترت نەبێ ئیلا ڕەزابوونی خوای پەروەردگار نەبێ کە ئاوا بی ئینشاء الله تعالى بەر ئەوە ئەکەوی کە خوای تعالى لێت خۆش ببێ ڕۆژێکیان رسول الله صلى الله عليه وسلم هاتە سەر مینبەر ڕۆژێکیان رسول الله صلى الله عليه وسلم مینبەرەکەی سێ پایەی بوو هاتە سەر مینبەر فەرمووی لە هەنگاوی یەکەمە یعنی لە پایەی یەکەمە ڕۆیشت فەرمووی ئامین صحابە هەمووی عەجایبیان هات ئەمە هێشتا نەچۆتە سەر مینبەر لە هەنگاوی دووەما و پایەی دووەما فەرمووی ئامین لە پایەی سێمیشا فەرمووی ئامین ئیتر سەحابە چاوەڕوانیان کرد تا وتار تەوا بوو دوای وتارەکە پرسیاریان کرد ئەی پێغەمبەری خوا ئەمە چی بوو سێ جار هەر پایەیەک و تو ئامینێکتە کرد چی بوو فەرمووی ئەوە جبریل بوو هات بۆ لام جبریل بوو هات بۆ لام پێی وتم رغم أنف امرئ أدرك رمضان فلم يغفر له لوتی بەخۆڵا بچێ و بەدبەختی قوربەسەری بۆ کەسێکە کە مانگی ڕەمەزان بێتە بانە ئەو هێشتا خوا لێی خۆش نەبوو بێ ئەوە ڕەمەزانی بینی و تەواو بوو ئەو هێشتا لێی خۆش نەبووە خوا یعنی بۆ خوا ڕۆژووی چاکی نەگرتووە یان لەیلەت القەدر و شەوانی ڕەمەزانی وە جوانی زیندوو نەکردوێتەوە و نوێژی تیان نەکردووە طبعا جبريل وتي بلي آمين من شوتم آمين يعني دعاي بيغمر و دعاي سيدي مخلوقات سيدي مروفايتي لقال سيدي ملائكة بو أو كسية يعني دجي أو كسية كرمزاني بسرهاتو خواي تعالى ليه خوش نبوه لبن أوي يان نيقرتوا يان بو خوا نيقرتوا بأي دوم جبريل بيوتم رغم أنفو امرئ ذكرت عنده فلم يصلى عليك سبحان الله لوتي بخولا اتشي نقبت بي وبدبختي بو كسيه كناوي توهن را اي محمد صلى الله عليه وسلم بلام صلواتي لسرت ندى وتي امين وتي توش بلي امين وتي من شوتم امين باي سيموتي رغم انف رجل ادرك والديه او احدهما فلم يغفر له فرموي لوتی بەخۆڵا بچێ بەدبەختی و قوربەسەری بۆ ئەو کەسەیە کە لە ژیانە بوو دایک و باوکی مابوون باوک و دایکی نەبوونە هۆی ئەوەی کەوا خوا لە گوناحەکانی خۆش ببێ یعنی نەیتوانی بەو شێوەیە معاملە لەگەڵ دایک و باوکا بکە کە ببێتە هۆی لێخۆشبوونی خوای دەی بڵێ ئامین وتی من شوتم ئامین جا بەڕاستی نەکبەتی و لوت بە خۆڵۆدانە کەسێک کە لە ژیانە ما بێ و ئەمانەی ئەم فورسەت و هەلانەی دەستکەوت بێ و نەیتوانی ئیسفادەی لێ بکە بەڕاستی حەقی خۆیەتی کەوا بەری ئەو دوعایەی سەییدی مەلائیکە و سەییدی مرۆڤایەتی بکەوێ داواکارم خوای تعالی بخاتر ناو جوانەکانی خۆی هدایەتمەمدا یا ڕەبی خوای لێمان خۆش ببی یا ڕەبی هەلی ڕەمەزان و هەلەکانی ترمان لەدەست نەچێ کە تۆ لێمان خۆش ببی یا ڕەبی خوایە بتوانین سوود لە عیبادەتەکانمان وەربگرین بتوانین سوود لە ئەو شتە جوان و چاکانە وەربگرین کە بۆمانت داناوە ئەبێتە مای مەغفیرەت بۆمان یا رب العالمین یا ڕەبی خوایە ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ڕەبی خوایە دوعاکانمان قبول بکەی ئێمە ئەڵێن ئەگەر نەخۆشیان هەیە خوایە شیفای بدەی یا ڕەبی خوایە یا شافی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی ماڵ و مناڵمان ساڵحەکەی یا ڕەبی خوایە ماڵ و مناڵەکانمان ببنە مایەی بەختەوەری دنیا و قیامەت بۆمان نەک ببنە مایەی قوربەسەری بۆمان یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری خۆشەویستەکانم عیبادەتەکان دائما لەزەتیان هەیە لەزەت و چێژی تایبەتی خۆیان هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سێ شت هەیە لە هەر کەسێکا بێ هەست بە چێژی ئیمانەکە هەست بە لەزەتی ئیمانەکە فەرمووی خوا و پێغەمبەری خوای ئەوەنە لا خۆش بێ لە هەموو شتێ خۆشەویستتر بێت لە سەفرە و لە سەیران و نازانم لە چی و لە چی خوا و پێغەمبەری خوا دینەکەی خوا و پێغەمبەری خوا لەمانە هەمووی خۆشەویستتر بێ لەلای لە مناڵ لە ژن لە هەموو شتێ هەر کاتێ مناڵ و ژنەکەت بوونە هۆی ئەوەی کەوا تۆ بەرەو معصیت بچی بەرەو گوناح بچی تۆ نەکەویتە شوێنیان ملیان بۆ شۆڕ نەکەی بەڵکو تەمیان کەی نەسیحەتیان کەی و کاتەیەکی خۆشەوێ لەبەر خاتری خوا خۆشی بوێ ئێمە ئەمانەمانتیان نییە زۆر بەمان خوا و پێغەمبەری خۆمان لە هەموو شتێتر خۆشترە بێ پرسیارە ئایا هەر کەسێ خۆشتەوێ دایکە باوکە برایە هەموو
هەموو کەسێک کوڕە ژنە مناڵە ئایا هەر کاتێ داوای معسیەتێکیان لێ کردی تۆ من شۆڕەکەی بۆیان وەکەوتە شوێنیان یا ئەڵێ لەمرا من ئەوەستم تەواو من خۆشتم ئەوێ تۆ باوکمی تۆ دایکمی تۆ خێزانمی تۆ کوڕمی بەڵام ئەلێرە نە لەمەیان نە معسیەتە ئەمە بەرەو جەهەنەمان بۆوە من شوێنی تۆ ناکەم لەمەیان هەر شتێکی تریچگەرەکە دەستت شماچەکەم قارچیش ماشەکەم باوەگیان دایەکیان بەڵام لە معسیەتە نە ئەمجا و حەزیش نەکەی جارێتتر بگەڕێتەوە بۆ سەر بێباوەڕی و کوفر و بێ ئیمانی وەکو چۆن حەز ناکەی بخرێتە ناو ئاگر ئەوەندە حەز نەکەی بگەڕێیتەوە هەر کەسی ئەم سیانەی تیا بێت چێژی ئیمان ئەبینێ ئەو کاتە هیچ شتێکی ئیمانی لەبەر خاتری شتێکی دنیایی بەجێ نایەڵێ بەڵام ئەگەر ئەمانەتیان نەبوو نە ڕەمەزان چێژی هەیە نە جمعە چێژی هەیە دیت و ئەڕۆی هەر وەکو کەسێک هیچت نەبینی بێ زۆر جار تەمەنیش دەور نابینێ یعنی ئینسان تا تەمەندارە بێ تا ڕیشی سپی ئەبێ تا گەورە ئەبێ زیاتر ئەبێ بیرکاتەوە زیاتر ئەبێ بێتە خۆیان بەڵام خەڵکێک هەیە تا تەمەنی گەورە ئەبێ سبحان الله زیاتر من شۆڕەکە بۆ ماڵ و مناڵێکی معسیەت چی تاوانبار مامۆستا ناکۆی برام کتێبخانەی دەنگی هەبوو یعنی تەسجیلاتی هەبوو لەگەڵ مەکتەبەیەکی بوو ئیسە شێرماوە ئەو کاتە عادەت وا بوو سیدی ئەفرۆشرا سیدی خەڵک بەکارهێنا و شتی تا تەسجیلە کرد وتی ڕۆژێکیان پیاوێکی بەتەمەن تەمەنی لە 6 ساڵ بەسەرترۆ بوو گۆچانێ بەدەستێ بوو هاتە دەم دەرگای تەسجیلاتەکە وتی مرحبا کوڕەکەم وتی من شتم سەلامت وتی ئەما مشت لەناو دوکانەکە جامانەکەم داکەند بوو نەیزانی من مەلا وتی کوڕم ئەوە شریت برایم هەیە وتی من شوام زانی ئەڵێ وەلید برایم داوای قورآانی وەلید برایمەکە وتی تەسەورم نەکرد یانی پیاوێکی بەتەمەنە داوای ئەو شتی واکە وتی منیش وتم وەلید برایم بڵێ مامەگیان وتی نا برایم وتم کام برایم وتی ئەوەی وا لەسەر بەحرەکە گۆرانیێژێ برایم تاتڵس سبحان الله بۆ مامەگیان ئەوت بۆ چێ وتی وەڵا کچەکانم داوایان کردە لە ماڵە مامەگیان بکە خاتر ئەو خوا تۆ تەمەن تۆ لێوار مەرگ قەبرت گرتووە ئێستا داوای شریتی گۆرانیان بکڕ تۆ شەی بیتەوە بۆیان مناڵەکانت بێ ئەخلاقەکەی مناڵەکانت فەسادەکەی وتی هەیە یان نییە وتم من شتی وا نافرۆشم نەوەڵا من قورآن حەدیث ومن وتی دە لەوچە لەوچ مەکەتر یا سبحان الله لەوچە لەوچ مەکە یعنی من هەر لەسەر قسەکەی خۆم بەردەوام مەموو چیزەکەی بکەی ئەوەیە لە سەردەمی سەرەتای ئیسلام کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسم ئەوەیە سەرەتا چووە مەدینە خەڵکێکە بوون تازە ئیمانیان هێنا ڕۆژی جمعە بوو جمعە کرا لە کات جمعەیە هەنیەک بازرگانی قافڵەیە بازرگانی گەیە مەدینە و تەپڵیان لێدا کاتێ بەهاتایە دەف و تەپڵیان لێداتر خەڵکە ئەیزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتی خوتبەی ئەدا خوتبەی جمعە کاتێ دەنگ دەفەکەیان بیست و ئەرە وەڵا هاتوو گەیشت و ئەمانە یەکەیەکە و دوو ئەو خەڵکە کشتی ڕایان کرد و تەنها 12 کەس لە دۆر پێغەمبەر صلی الله علیه وسلم جابر ئەفەرمێ لە صحیح مسلمە هەیە ئەفەرمێ ئەبوو بەکر و عومەر و ئەو سەحابانە بوون کە یعنی سەحابە دامەزراوەکان گەشتی بۆ خۆی ڕۆیشت سەرەتا ئەوە لە سەرەتای ئیسلام بەڵام لەوە دووە شبژێریش دووری نەئەخستنەوە لە عیبادەتی خوا ئێمەش ئەڵێی سەرەتای ئیسلاممان ئازان مسڵمانە سەرەتاکەمانە هەر بەس دەف لێ دراو هەڵپەرکێ دەستی پێکرد بە یەک جام عەلەمەکەشی سەری نەکاو جمعە بەجێ دێڵت بۆیە خوای تەعالا لەو ئایەتە فەرمووی وإذا رأوا تجارة أو لهوا أجر تجارتك يان لهو هالبركيو فيستيفال ونازام تشيك ببينن انفضوا إليها أو كاتد تاوى ننبو أوانا وتركوك قائما تو بجيد يلن لسل من بركو بتنيا بجيد يلن قل ما عند الله خير من اللهو ومن التجارة باب زاني أوي لا إخوايا كعبادة طاعة أمانة زور لله تجارة خير ترى والله خير الرازقين وخوي تعالى باشترين ورزي درانا